وەزارەتی کارەبا و حکوومەتی هەرێم دەستیان کردووە بە بڕینی کارەبای ئەو شوێنە بازرگانیانەی کە قەرزی کارەبایان لایە و نەیانگەڕاندۆتەوە بۆ حکوومەت. سەرەتایم هەنگاوی حکوومەتیش لە علوەی سەوزە و میوەی سلێمانیەوە دەستی پێکردووە. کارەبای ئەو خاوەن قاتعانەیان بڕیوە کە لە 4 ملیۆن دینار بەرەو سەرەوە قەرزاری کارەبان. کاسبکارانی علوەی سلێمانیش دەڵێن بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی پێیوتون قەرزەکانتان نەگەڕێنەوە کارەباتان پێ نادرێتەوە. ئێستاش زۆربیان لەبەر زۆری قەرزەکانی سەریان بێکارەبان. 12 ملیۆنی لاوێ بە دوو قسوانە دەرێت. یعنی حکوومەت دەتوانێت هاوکاری خەڵک هاوکاری کاسبکار بکات، ئەتوانێت توانای هەیە ڕای بتوانێت بیکا بە مانگانە حیزمی مانگی ملیۆنێ بێت. یعنی مانگی ملیۆنەکە بۆ ئێمە زۆر باش. تقریبەنەوە مانگ و شتێکە بێمە کارەباکەمان بڕاوە. جا قەرزێکی زۆرمان لایە. کاتی خۆشیام قەرزە کەڵەکە بووە مانگانە ناهاتەوە. ئێجا ئەم کارەبای ئێمەش زۆرە. یعنی بە 157 کیلۆواتەکەی 157 ئێجا بۆ علوەی زۆرە. ئێکەڵەکەش بووە کاتی خۆشی کە هاتو کارەباکە بە 6 مانگ جارێ 5 مانگ جارێ هات ئێکەڵەکە بۆ لەسەرما کە کەڵەکەشە بوو تو بۆ نادرێ بەڵام ئەگەر مانگانە باتایە بۆ ئێمە باشتر بوو. زی خۆمانە دوو دوکانی لێە یەکیانەوە تا هەر نزیک خۆمانە 14 ملیۆنی لایە کارەباکەیان بڕیوە. یعنی داوای کردو بیکەن بەڵێ زۆری تایە بەڵام ئەوەی هەمووی بە شێوە نەبڕاوە جارێ وتویانە وەرە بە قیس بەدەگەین بە دوو جار ێ بۆ شێوە زۆرەکەوی لەسەری داواکانی ئای چارەسەر دەبێت بۆ ئام قساگەین ئێمە نەک بڵێ بۆ دوکانێک و دوو دوکان بۆ شێوە ماگانە وەرگن زۆر باشترن. سەرڕای چەند هەوڵێک بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی وەڵامی پەیوەندیەکانی پەیامیان نەدایەوە. سەپاندنی ئەو بڕیارە گرفتی بۆ کاسبکارانی علوە دروست کردووە. هەرچەندە مۆڵەتیان پێدراوە بە 3 قیست قەرزەکانیان بدەنەوە بەڵام کاسبکاران دەڵێن هەیە 18 ملیۆن دینار قەرزارە و دەبێت بۆ هەر مانگێک 6 ملیۆن دینار بداتەوە. دوو گڵۆب 50,000 بە دەڕۆژ 12 ڕۆژە ناڕوات. هاوی نۆڵابێ هەمومان کارەباکانمان بڕینی نابێ ئیشکین بەس بۆ کارەبا. ئێستا وەکو جارانی لێکاتەوە هەموو سەری مانگێ بێ پارەی کارەباکە چنێکە وەریگرێ بۆ ئێمە خۆشترە پێشمانە لەوانە دیار نەبێ ساڵە 2 ساڵ جارێ لەسەرێکەوە بێتەوە 3-4 ملیۆن دینارە بۆ نایرێ. هەرچەندە کارەبای علوەی سلێمانی کراوە بە کارت و پریپەیت بەڵام کاسبکاران دەڵێن هێندەی دیکە بارگرانیان لەسەر دروست بووە بە جۆرێک بۆ هەر 5 ڕۆژ جارێک 50,000 دیناریان پێویستە بیخەنە کارتەکەەوە. ئەگەر یەکێک بەڕادی هەبێت ئەوە 100,000 دیناریش بکاتە کارتەکەیەوە بەشی 2 هەفتەی ناکات. بەشێک لە کاسبکارانی علوەی سلێمانی دەڵێن 2 مانگە کارەبایان بڕاوە و بۆ هاوین وا بڕوات لەبەر زۆری پارەی کارەبا واز لە کارەکانیان دەهێنن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.